بەریتانیا هونەرمەند عوسمان ئەحمەد پێشەنگایەکی تایبەت بە ئەنفال لە بەریتانیا کاتەوە بێگومان لە بەریتانیا بێت لە هەر شوێنێکی بەریتانیا بێت هاوکارمان توانە هیچ کارێکی هونەری ڕۆشنبیری ئەدەبی نییە کە کورساتی لەبیر نەبێت و نەیگوازێتەوە بۆ کورسات فەرم ببینەری. هونەرمەند عوسمان ئەحمەد گەورەترین پێشەنگای دوکومنتی تاریکی ئەنفالی لە شاری لەندەن کردەوە کە بڕیارە چەند ڕۆژێک ئەم پێشەنگایە کراوە بێت. پێشەنگاکە با سپۆنسەری نوێنەداتی حکوومەتی هەرێم لە شانشینی یەکگرت و ناوەندی کوردستان بۆ هونەر و کەلتور بەڕێوەچێت. من هەروەک ئەو برادرانی کە ئاگایان لە ئەزمموی شکلی من هەیە تەمەنێکە کار لەسەر ئەم جێڕانەوەیەکەم وەکو وەسیلەیەک هونەرم بەکارهێناوە بۆ ئەوەی کە ئەم مێژووە بەردەوامی بمەوە بە جۆینەوەی نوێە بە خەڵکە و بتوانم خەڵکی زیاتری لێ باگا بێنم. هەوڵم ماوە گۆڕانکاری یا تۆڵی تایبەتیان شێوەی تایبەتی لە هونەرەکەمە بەکاربێنم بۆ ئەوەی کاریگەری زیاتر دروستکەم لای خەڵک و حەزم کرد زیات بە تایبەتی لەم کاتا کە حەجاج گیرا و دوای 37 ساڵ دانی بە تاوانەکانیشیان ناوە من لەسەر چیرۆکی ئەو زۆر کاریگەری خۆڵی لا دروست کردووم و کارم لەسەر کردووە. حەزم کرد کە بیهێنم لە بەریتانیا زیاتر تێکەڵیەک دروستکەمەوە باسەکەی بیوروژێنمەوە و بتوانم زیاتر باگایی لەو تاوانە لەو هەوڵە ڕێگەسپەرستیە ناشرینەی کە لەژێر چەتری ئەنفالە جێبەجیان کرد بەحس بکەینەوە گفتوگۆی لەسەر بکەین بە هیوایەوەی بتوانین کە بینەرێکی زۆر لە نەوەی نوێی کوردانی بەریتانیا لە خەڵکی بیانی بێن بە چای خۆیان تاوانەکانی سەدام حوسێن ببینن بزانن چی ڕووی داوە. ئەمە خەونەکانی من ئەمە هەوڵەکانی من بوو.